ئینسانی مسلمان و پیاوی عاقڵ و مرد و ئافرەتی بە حەیا و حورمەت بە هەڵوێست و بە مەوقیفی ناسرێتەوە، چونکە زۆرینەی خەڵک لە زمانە هەتا بڵێ دانا و زانان، بەڵام کۆڵەواری عەمەلین، کۆڵەواری کردارین، وەکو کوردەواریەڵێ کوڕی ڕۆژی تەنگانە نین. ئینسانە بێ بەڕاستیەکەی لە بەرامبەر مافی خوای پەروەردگارەوە بیگرە هەتا مافی دراوسەکەی کوڕی ڕۆژی تەنگانە بێت. پێویستە ئێمە هەڵوێستمان هەبێت لە بەرامبەر مافی خوای پەروەردگارە. کاتێکە خوای پەروەردگار لە سوورەتی ئەذاریاتە ئەفەرمێت وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون، دروستم نەکردووە جنۆکە و ئینسانەکان تەنها بۆ پەرستنی خۆم نەبێت. عیبادەتێک دوور لە شەریک بڕیاردان، دوور لە هاوارکردنە قەبر، دوور لە هاوارکردنە هیچ زیندوو مردوویەک، چونکەوە پەیمانێک کە پەروەردگار لە هەمومانی وەرگرتووە، لە هەموونەوەی ئادەم. لە ئاەتی 172 سوورەتی ئەعرافە فەرمێت وإذ أخذ ربك من بني آدم من ظهورهم ذريتهم وأشهدهم على أنفسهم ألست بربكم قالوا بلى. خوای پەروەردگار هەموونەوەی ئادەم، هەموو ئەم وتەیەی پێ فەرموون، فەرمووی ئەی نەوەی ئادەم من پەروەردگاری ئێوە نیم؟ فەرمیان بەڵێ ئەی پەروەردگار، خالقی حەق زاتی حەق تەنها تۆیت. یەکێک لە سەحابەکانە فەرمێت ئەگەر بیانوتایە نەعەم نابوو، چونکە وشەی نەعەم لە عەرەبیە بەڵێ مەجالی مولە جۆرکەی تایە، بەڵام بەلا لە عەرەبیە یعنی تەسمیلی تەواوەتی نێمە. هەمومان پەیمانمان بە خوای پەروەردگار داوە ئەی پەروەردگار وعد بێ تەنها ڕوو لە تۆکەم، خۆ بێ هەڵوێستمانە بێ خاوەنی وعدی خۆمان بین. قالوا بلى شهدنا أن تقولوا يوم القيامة إنا كنا عن هذا غافلين. أبي لسر أو بيمان بين، بلام عبادتك پرستنك بندايتيك خالصا مخلصا بخواي پروردگار. هر لبر أويا پروردگار لآيات سي سورة الروم فرميت فأقم وجهك للدين حنيفا فطرة الله التي فطر الناس عليها لا تبديل لخلق الله. روبكنا أو فطرتك خواي پروردگار يوي لسر خلق چیە فیترەتەکە؟ بەندایەتی و عەبدایەتیە، هاوارکردنە خوای پەروەردگارە بە تاک و تەنها، دوورکەوتنەوەیە لەم هەموو خوایەی ئەمڕۆ بە زیندوو بە مردوو. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ كل مولود يولد على الفطرة، هەموو مناڵێک لەسەر ئیسلامەتی لەدایکە بێت، فأبواه يهودانه أو ينصرانه أو يمجسانه. بەڵام دایک و باوکی بە کاریگەری کۆمەڵگا، بە کاریگەری ئەدیانەکەی خۆیان ئەیکەن بە جوولەکە، ئەیکەن بە گاور، ئەیکەن بە ئاگەرپەرست. زانایان لە شەرحێ و فەرموودا فەرموون ناڵی کا بە موسڵمان، چون خۆی موسڵمانە. يولد على الفطرة، خۆی لەسەر فیترە دایک بووە. لە فەرموودەیەکی ترشا فەرمی إني خلقت عبادي حنفاء فاجتالتهم الشياطين عن دينهم. ئەفەرمێ پەروەردگارە فەرمێت لە فەرموودەکە قودسیە، فەرمێ من بەندەکانی خۆمم لەسەر حەنیفیەت پەروەردە کردووە و گەورە کردوون و دروستم کردوون. دینی حەنیفی چییە؟ دینی حەنیفی دینی پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ کە هیچ شەریک بڕیاردانێکتیان نییە. حەنیفا مسلما وما أنا من المشركين. دینێکی حەنیفە شەریک بڕیاردانی تیان نییە. پێدوانە بێت لە دنیا دەربچی بچیتە ناو قەبرەوە بەقەدەر مسقالە زەڕەیەک شەریک بڕیاردانت تیا بێ ڕزگارت ببێت، ڕزگارت نابێ. لا يغفر أن يشرك به، خوا خۆش نابێت لە شەریک بڕیاردان. شیرکی بچووک شیرکی گەورە. کاتێک کە لێتە پرسن وەزع چۆنەڵی لە خوا و تۆ بەزیاد بێ ئەو شەریک بۆ خوا قەراردانە. کاتێک کە نوێژەکەی حەزەکەی خەڵک بتبینێ، نوێژەکەی وایە و دەستەکەی وایە و ڕکوعەکەی وایە و گریانەکەی وایە، ئەوە شەریک بۆ خوا قەراردانە. ئێمە یەک تۆزێ بە خۆمان نابچینەوە ئەزانین زۆری نەمان خۆمان هیلاکین.
سوێن خواردن بەسەری ئەم و بە ناوی ئەو بە فڵان و باگەداری خۆمان بین.